مەرجی بەشێنەیی لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. لەو ڕۆژانەی کە کەشوهەوای سیاسی ئێران و ناوچەکە کەوتووەتە ژێر سێبەری شەڕ، دانوستان، هەڕەشەی سەربازی، گەروی هورمز و ململانێ نێودەوڵەتیەکان مەترسیەکی گەورە لە حاڵی شکڵگرتندایە کە بریتیە لە فەرامۆشبوونی بەندکراوانی سیاسی. کۆماری ئیسلامی بەردەوام ساتە وەختەکانی قەیران شەڕ و گوشاری دەرەکی بۆ شاردنەوەی سەرکوتی ناوخۆیی بەکارهێناوە. لە دۆخێکی ئاوادا بەندکراوانی سیاسی، عەقیدەتی، مەدەنی، کرێکاری، خوێندکاری و ژنانی ناڕازی زیاتر لە هەمیشە دەکەونە بەر مەترسی بێدەنگکردن، بێدیفاعی و مەرجی خامۆش. راپۆرتەکانی ئەم دواییانە سەبارەت بە خراپی باری تەندروستی نەرگس محەممەدی، براوەی خەڵاتی نۆبلی ئاشتی، دوای چەندین جار بێهۆشبوون و کێشەی دڵ، جارێکی تر زەنجی مەترسی لەداوەتەوە. هاوکات هەواڵی نیگەرانکەر لەسەر دۆخی جەستەیی مەترسیداری فاتمە سپێری لە زیندانی مەشهەد بڵاو بۆتەوە. ئەم دوو ناوە ناسراون، بەڵام لە پشت ئەم ناوانەوە دەیان و سەدان بەنکراوی کەمتر ناسراوە هەن کە ئازار، نەخۆشی، شەکەتبوون و بێبەشبوون لە دەوا و دەرمان لە بێدەنجیدا تەحەموڵ دەکەن. بابەتەکە تەنیا کەمتەرخەمی پزیشکی یان بێنەزمی ئیداری نییە. بێبەشکردنی بەندکراوان لە چارەسەری پزیشکی لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بووەتە سیاسەتێکی کە دەکرێت ناوی بنرێت ئێعدامی خامۆش. لە دۆسیەکانی مەهوەش سابت، متەلب ئەحمەدیان، ئارش سادقی، محەممەد عەلی تاهیری و نەسرین جەوادیدا مۆدێرێکی هاوبەش دەبینرێت. نەخۆشی جددی، هۆشداری بنەماڵە و پارێزەران، بێباکی بەرپرسانی زیندان، دواخستنی ناردنیان بۆ نەخۆشخانە، دەستێوەردانی دامەزراوە ئەمنیەکان و لە کۆتاییدا خراپتربوونی باری تەندروستی بەندکراوەکە. ئەم مۆدێلە زۆر جار دووبارە بووەتەوە. قوربانیەکانی نەیەک یان دوو کەس، بەڵکو دەیان بەندکراو بوون. لە زۆرێک لە حاڵەتەکاندا حکوومەت تا 2 سات ڕێگری لە ناردنی بەندکراو کردووە بۆ نەخۆشخانە یان پێدانی مۆڵەتی دەرمانی و تەنیا کاتێک پاشەکشەی کردووەکە دۆخی نەخۆشەکە گەیشتۆتە خۆناغێکی مەترسیدار یان بێگەڕانەوە. نمونەی بەکتاش ئابتین، شاعیر و فیلمسازی بەندکراو، یەکێکە لە ئاشکراترین نیشانەکانی ئەم تاوانە. ئەو دوای دەستاودەستکردن و کەمتەرخەمی لە پرۆسەی چارەسەرکردنیدا و هەروەها گواستنەوەی درەنگ وەختی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. مەرجی ناوبراو دەرەنجامی زەنجیرەیەک لە نابەرپرسیارەتی، کەمتەرخەمی و دڵڕەقی بوو. خالید پیرزادە پاڵەوانی لەشجوانی لە ناو زیندان 40 کیلۆ کێشی دابەزی و دوای گوشارە جەستەیی و دەرونیەشی قرس و تاقەت پروژەن مەحکوم بە کەوتنە سەر کورسی کەمەندامان واتە ویلچەر کرا. ڕاحیلە ڕاحەمی پور، ژنێکی بە ساڵاتووی 73 ساڵە و بە وەرەمی مێشکەوە بۆ ماوەی ساڵانێک لە پشت تێربەندەکانی زینداندا مایەوە. زەینەب جەلالیان ساڵانێکە بەبێ تەنانەت 1 ڕۆژ مەرەخەسی بەندکراوە. سومەیە ڕەشیدی دوای چەندین مانگ بێبەشبوون لە چارەسەر لە زیندانی ئەوین و خەرچەک گیانی لەدەستدا. ئەمانە تەنیا چەند ناوێکن لە لیستێکی دوور و درێژ. زۆر ناوی تریش بوونیان هەیە: هودا سابیر، ساسان نیکنەفەس، وەحید سەیادی، نەسیری، محسن دوکمەچی، ئەکبەر محەممەدی و زۆر کەسی تر. بەڵام مۆدێلەکە هەر یەکە: هۆشداریدان، حاشاکردن، کەمتەرخەمی، خراپبوون و بە سەرنجام مەرگ. هەر ئەم مۆدێلەشەکە چالاکوانانی مافی مرۆڤ بە ئەشکەنجەی سپی و ئێعدامی خامۆش ناوی دەبن. ئەم ناونیشانە ڕەنگە لە زۆرێک لە پێناسە یاساییەکان ورتر بێت، چونکە ڕاستیەکە بێپەردە وەسف دەکات. بەندکراوەکە ناکوژن، بەڵام دۆخێکی بۆ دروست دەکەن کە جەستەی هێدی بتوێتەوە. لە سێدارەی نادەن، بەڵام دەوا و دەرمانی لێ خەدەغە دەکەن تا نەخۆشیەکە کارەساتی خۆی بخوڵقێنێت. لە هەندێک دۆسیەدا تەنانەت جێڕانەوەی فەرمی حکوومەت لەسەر هۆکاری مەرگیش کەوتووەتە بەرگومانی جددی بنەماڵەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ.
دۆسیەی بێهنام مەحجوبی، بێهنود ڕەمەزانیفەر، شاهین ناسری و سینا قەمبەری لە زمرەی ئەو نمونانن. سەبارەت بە بێهنام مەحجوبی شایەت حاڵێکی عەینی وتبووی بێهنام بەکردەوە لە ناو بەندیخانە گیانی لەدەستدا بوو، هێنایانە نەخۆشخانە و سیرۆمیان لە تەرمەکەی بەس تا بڵێن لە ژێر چارەسەردایە. ئەم ڕستە هەژێنەرە وێنەیەکە لەو لۆژیکەی بەسەر بەندیخانەکانی کۆماری ئیسلامی دازاڵە. یەکێک لە مەترسیدارترین ئامرازەکانی ئەم سیستمە لێدانی تۆمەتی خۆ لە نەخۆشیدانە. بەندکراوی نەخۆش بەر لەوەی وەک نەخۆش سەیر بکرێت تۆمەتبار دەکرێت، دەبێت بیسەلمێنێت کە ئازارەکەی ڕاستەقینەیە، نەخۆشیەکەی دروستکراو نییە و مەبەستی خراپ بەکاری ناهێنێت. لەیلا حوسەینزادە بەندکراوی سیاسی پێشوو هەڵسوڕاوی خوێندکاری ئەم ئەزموونەی ئاوا وەسف کردووە. نەخۆشبوون لە ناو زیندان نزیکترین ئەزموونە لە مەرگ، بەتایبەت لە بەندیخانەکانی شارستانەکاندا کە کەمتر لەژێر تیشک و سەرنجی میدیاکاندان. بەوتەی ناوبراو یەکەم کاردانەوەی بەشێک لە ستافی تەندروستی یان هێزەکانی زیندان لە بەرامبەر بەندکراوی نەخۆشدا تۆمەتی ئەوەیان لێدەدەن کە گۆیا ڕاز ناکەن و خۆیان لە نەخۆشی دەدەن. بەندکراو دەبێت چەندین جار ئەوە بسەلمێنێت کە بەڕاستی نەخۆشە و ئازاری هەیە. ئەم پرۆسەیە هێندە تاقەت بروکێنەکە هێندێک لە بەندکراوان پێیان باشترە ئازارەکە تەحمل بکەن بەڵام چیتر نەچنە ناو پرۆسەی چارەسەرەوە. پێکهاتەی چارەسەری پزیشکی لە زیندانەکانیشدا بە ئەنقەست بە شێوەیەکی ئاڵۆز و دانانی حەوتخانی ڕۆستەم و وابەستە بە بڕیاری دامەزراوە جیاوازەکان دیزاین کراوە. بۆ ناردنی بەندکراوێکی نەخۆش بۆ بنکەی تەندروستی، ناوەندی یان نەخۆشخانە جاری وا هەیە تەنانەت ڕەزامەندی زیندانبان، یاریدەدەری دادوەری گشتی و دام و دەستگای ئەمنی، دادسەرا و بەرپرسانی بەندیخانەشی پێویستە. دژایەتی هەر کامێکیان دەتوانێت پرسی گواستنەوەکە هەڵبۆشێنێتەوە. لە پێکهاتەیەکی ئاوادا گیانی زیندانی نەک لە دەستی پزیشک بەڵکو لە دەست مەئمورانی ئەمنیەتیدایە. لەیلا حوسەینزادە وتوێتی کە لە بەشی ژنانی ئەویندا چەندین جار بینیوێتی کە دۆخی بەندکرا و تەنیا بەهۆی ئەم دواخستن و کەم تەرخەمیانەوە هێندە خراپ بووە کە ناچار بوون بە ئامبڵانس بیان گوازنەوە. ڕەهەندێکی تری ئەم سەرکوتە بریتیە لە بەکارهێنانی دەرمان وەک ئامرازێکی کۆنتڕۆڵکردن. لە هەندێک لە بەندیخانەکان دەرمانە دەرونی و ئارامبەخشەکان نەک بۆ چارەسەر بەڵکو بۆ هێورکردنەوەی زۆرەملێ، بێهەستکردن و لە خەوکردن یان کۆنتڕۆڵکردنی زیندان بەکاردەهێنرێن. حوسەینزادە باز لە بەکارهێنانی زۆری دەرمانی دەرونی لە زیندانی عادڵاباد دەکات کە بە بچووکترین گرژی دەرخواردی بەندکراوان دەدرا. دەرمانگەلێک کە هێندێکیانی تووشی لەرزینی دەست دەکرد و هەندێکی تریشیانی زیاتر لە 16 کاتژمێر لە ڕۆژێکدا دەخەواند. ئەمە ئیتر چارەسەر نییە بەڵکو جۆرێکە لە سەرکوتی شیمیایی. ئەو هەروەها سەبارەت بە نێرگز محەممەدی وتوێتی کە خۆی بە چاوی خۆی بینیوێتی کە ناردنی ئەو بۆ چارەسەر چەندین جار دواخراوە تا ئەو ڕادەیەکە ئەم دواخستانە بووەتە هۆی گیرانی دەماری دڵی. گرنگی ئەم شایەتیە لەوەدایەکە نێرگز محەممەدی کەسایەتیەکی جیهانی و ناسراوە. ئەگەر لەگەڵ بەندکراوێکی ئاوادا کە ناوەکەی لە میدیا نێودەوڵەتیەکاندا باسی لێوە دەکرێت و خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرتووە بەم شێوازە ڕفتار بکرێت، دەبێت مرۆڤ بیهێنێتە بەرچاوی خۆی کە دۆخی بەندکراوە بێناونیشانەکان، زیندانیانی شارستانەکان و ئەوانەی کەمتر دەنجیان دەبیسترێت چەندە خراپترە. بەڵام قەیرانی زیندان هەمیشە بە ئازادبوون کۆتایی نایەت. زۆر جاری وا هەیە کە قەیرانەکە تازە دوای ئازادبوون دەست پێ دەکات. کیانا کەسیری، پزیشک و یەکێک لە دامەزرێنەرانی تۆڕی چارەسەرکارانی مافی مرۆڤی ئێران جەختی لەسەر ڕەهەندە شاراوەکەی ئەم قەیرانە کردوتەوە. ئەو لێکەوتە دەرونی و جەستەیانەی کە دوای چوونە دەرەوە لە زیندان دەردەکەون. بەوتەی ناوراو لە هەندێک لە بەشە ئەمنیەتیەکاندا بڕێکی ئێجگار زۆر دەرمانی هێورکەرەوە و دەرونی دەدرێت بە بەندکراو. دەرمانگەلێکی کە
هەمیشە لەژێر چاوەدێری پسپۆردانین و زیاتر کارکردی کۆنتڕۆڵکردنیان هەیە نەک چارەسەری. کاتێک بەندکراو ئازاد دەبێت لە ناکاو لەم دەرمانانە بێبەش دەبێت بەبێ ئەوەی پرۆسەیەکی چارەسەری یان چاودێری دەرونی هەبێت. تێکەڵبوونی گوشاری ئەمنیەتی، بەکارهێنانی درێژخایەنی دەرمان و بڕینی لە ناکاوی دەتوانێت کەسەکە لەگەڵ قەیرانێکی توندی دەرونی بەرەو ڕوو بکاتەوە لە بێخەویەوە تا تێکچوونی باری دەرونی و تەنانەت خۆکوشتنیش. دۆخی بەندکراوانی سیاسی بابەتێکی مرۆیی کۆمەڵایەتی و سیاسیە. حکوومەت هەوڵ دەدات بەندکراو لە کۆمەڵگە داببڕێت، دەنجی کپ بکات، نەخۆشیەکەی حاشا لێ بکات و مەرگەکەی بە سروشتی نیشان بدات. ئەمڕۆ پێویستە خەڵک زیاتر لە هەمیشە بنەماڵەکان، چالاکوانانی مەدەنی، سیاسی، کرێکاری، خوێندکاری، ژنان، مامۆستایان، پزیشکان، پارێزەران و ڕۆژنامەنووسان نەهێڵن هەواڵی بەندکراوانی سیاسی بکەوێتە ژێر هەراوهوریا و دەنگ و باسی شەڕ، دانوستان، گەروی هورمز، هەڕەشە دەرەکیەکان و قەیرانەکانی ڕۆژانە. دەبێت ناوی بەندکراوە نەخۆشەکان بەردەوام دووپات بکرێتەوە، زانیاری لەسەر دۆخیان بڵاو بکرێتەوە و بەڵگە و شاید حاڵەکان تۆمار و بە دیکومنت بکرێن. راپۆرتەکان بگەیەندێنە دامەزراوە نێودەوڵەتیەکان و گوشارێکی جیهانی دروست بکرێت. کۆبوونەوە لە بەردەم زیندانەکان بە دوواداچوون لە ڕێگای بنەماڵەکانیانەوە هێنانە ئارایی بەردەوامی داواکاری ئازادی زیندانیانی سیاسی، داواکردنی مۆڵەتی چارەسەری پزیشکی و ئاشکراکردنی ئەو بەرپرسانەی کە دەستیان هەیە لە بێبەشکردنی زیندانیانی نەخۆش لە پرۆسەی چارەسەر لە زمرەی ئەو هەنگاوانن کە دەتوانن گیانی مرۆڤەکان ڕزگار بکەن.